پێگەی هەرێمی کوردستان ئێستا جیاوازترە. ئێستا سەرۆک کۆماری وڵاتان، سەرۆکی وڵاتان، بازرگانە گەورەکان دێنە هەرێمی کوردستان، چاویان لەوەیە کە بازرگانیەکانیان وە پەیوەندیە بازرگانیەکانیان گرنگی پێ بدەن وەک پتەوتری بکەن. بە تایبەت کە بینیمان لە سەردانەکەی سەرۆک کۆماری تورکیا بۆ هەولێر بۆ هەرێمی کوردستان کاریگەریەکی بازرگانی گەورەی هەیە، چونکە ڕێژێکی زۆر لە کۆمپانیا تورکیەکان لە هەولێرن وەک خۆشیان ئەڵێن ئەمە واکات کە دڵنیایی زیاتریان پێ بدات کە بتوانن پەیوەندیەکانیان زیاتر پەرە پێ بدەن. لەسەرم بابەتە گرنگە ئەمە میوانداری بەڕێز معروف هەرکیمان کردو کە جێگری سەرۆکی ژووری بازرگانی هەولێرەوە لە ستۆدیۆ میوانی ئەمەیە. بەڕێز معروفم کاتت باش. ئەو کاتە باشتر، سپاس بەخێر هاتن. بەڕێز معروف بە کەمێک بگەڕێنەوە ماوەی ڕابردوو فشارێکی سیاسی و فشارێکی دەرەکی گەورە هەبوو لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش هەولێر، هەڵبەت بەشێکی بۆ لێدانی پێگەی ئابووری هەرێمی کوردستان و هەولێری پایتەخت بوو. ئەم پەیوەندیانە سەردانی ئەم شاندانە، سەردانی سەرۆکی وڵاتان بۆ هەرێمی کوردستان و هەولێر تا چەند ئەبێتە وەڵامێک بۆ بەرپەچدانەوەی ئەو هێرشانە یاخود بۆ پتەوکردنی ئابووری هەرێمی کوردستان؟ بێگومان ئەگەر بینە سەر واقعەکە پرسیارەکەت لە جێ خۆیدا بوو، هەمان چەند جوابێکیشی تێدا بوو. بەهێزبوونی پێگەی کوردستان لە ڕووی سیاسیەوە لەوانەیە هەندێک لە دەوروبەری هەرێمی کوردستانی نیگەران کردی بێ کە کوردستان بە تایبەتی شارەکانی خۆی محتەمە بە ئاوەدانکردنەوە بە وەکو بنیەی تەحتیەی بۆ دابمەزرێنێت. خۆتان دەزان لە چەند ساڵی ڕابردووە تاکو ئێستا هەرێمی کوردستان بوویتە شوێنگرەوەی، بووتە نمونەیەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لەسەر ئاستی عێراق و لەسەر شوێنەکانی دەوروبەریشی. دیارە لە ڕووی سیاسیەوە زۆر شت لەسەر هەرێمی کوردستان مەسەلەن حەزم ناکرێتن لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئاوەدانکردنەوەوە. هەرێمی کوردستان ئێستا بوویتە پێگەیەک لە شوێنێکی ئابووری جیهانی کە زۆربەی زۆر وڵاتان چاویان بڕیوتەوە ئابووری کوردستان پێیان خۆشە. مەسەلەن ڕۆژانە لە ڕێی ژوورە بازرگانیەکانی جیهان سەردانی ژووری بازرگانی هەرێمی کوردستان دەکەن، بە تایبەتی ژووری بازرگانی و پیشەسازی هەولێر. ئەمەش وەڵامێکە بۆ ئەوەی کە کوردستان بوویتە پێگەیەک و هەروەها درێغی نەکردووە. و ئەو کاتێک کە جەنابەت باز دەکا یەکێک لە سەردانەکانی سەرۆکی حکوومەت بۆ دابۆس کە ساڵانە ئەنجام دەدرێتن، ئەو کارە ساتێک کە ئەو وەختە ڕوویدا خۆی وەڵامێک بوو بۆ پێشخستنی بواری ئابووری هەرێمی کوردستان و بردننی شاندی سەرمایهداران لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەوە شتێک بوو کە ڕوویدا، بەڵام هەرێمی کوردستان بەو شتانە ڕاناوەستێ. ئابووری هەرێمی کوردستان ڕۆژانە خۆتان دەزانن وەکو میدیایی دەبینن بەرەو پێشچوونی باشتر بەخۆیەوە دەبینێ و لە چەند ئاستێکە وەکو دەبینێ وڵاتی تورکیا لە دوونەوە کە سەرۆک کۆماری تورکیا سەردانی عێراقی کرد، وا دیارە هەرێمی کوردستانی شتێدا بێبەش نەبوو. لەو سەردانەدا کە سەرۆکی کۆماری تورکیا پاش 13 ساڵ لە پاش ئەوەی کە سەرۆک وەزیرانی ئەو وڵاتە بوو، ئێستاش وەکو سەرۆک کۆمار پاش 13 ساڵ سەردانی هەرێمی کوردستانی کرد. دیارە هەرێمی کوردستان پردێکی ئابووریە لە نێوان تورکیا و عێراق. ئەگەر وڵاتی عێراق سیر بکەین 1970 ئەو کاڵانەی لە ڕێی بازرگانانی ئێمەوە لە ڕووی ئابووریەوە کە داخلی عێراق دەکرێت لە ڕێی هەرێمی کوردستانەوەیە کە ڕێژەی 1970 زۆرە ڕێژێکی و گرنگیدانی بە ئابووری هەرێمی کوردستان لە ڕووی حکوومەتی هەرێم گرنگی باشی پێداوە. ئێمەش وەکو بازرگانان و هەروەها وەکو ژووری بازرگانی پیشەسازی هەولێر تەرکیزمان لەسەر ئەوەیە لەگەڵ ژوورەکانی بازرگانی وڵاتی تورکیا بەهێزتر بین. باشە، لە چ ڕوویەکەوە بەڕێز معروف ئەتانوێ ئەو کۆمپانیانە و سێکتەرانی کە هەن ئێوە گرنگی زیاتری پێ بدەن، واتە ئێستاوەی کە پێویستە هەرێمی کوردستان تێیدا زیاتر ببوژێتەوە کە هەمە سێکتەرەکەیەوە گرنگی پێدەن؟ زیاتر ئەمە دیسان دووبارەی دەکەمەوە ئەولەویاتی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر تەرکیزی لەسەر لایەنی کشتتوکالی کردوتەوە
لە ئێستاوە دەمانەوێت کشتتوکالی هەرێمی کوردستان شوێنی زۆر شتی دیکە لە بواری ئابوووریەوە بگرێتەوە و سەرچاوەیەکی باشە و ئێستا خۆتان دەزان لەو چەند ساڵەدا لە ڕێ حکوومەتتی هەرێمی کوردستان چەند بەروبوومێکی سەرەتایی و کشتتوکالی بە جیهان ناساندرا و لە ڕووی مەسەلەن پەتاتەوە مەسەلەن یەکێکە لە بەروبوومێکی ڕۆژانە کە خەڵکی جیهان بە گشتی چاوی تێبڕیوە زۆربەی براندەکانی وەکو کۆمپانیەکانی خۆراک لە ڕێی وڵاتی ئوردنیش داوا لە هەرێمی کوردستان کراوە کە جێگراوەیەک بێت بۆ براندی ماکدۆناڵد و ئیشاءالله هەرێمی کوردستان بەردەوام دەبێت لە گرنگی پێدانی لایەنی کشتتوکالی و ئێمە مەسەلەن ئەوڕۆکە لە هاتنی وەفدێکی ژووری بازرگانی پیشەسازی شاری ئورفای وڵاتی تورکیا کە زۆر گفتوگۆمان لەبارەی بازرگانی نێوان هەردوو لامان کرد و مەساحەیەکی کشتتوکالی زۆری هەیە شاری ئورفا کە دەگاتە 10 ملیۆن دۆنم لەو 10 ملیۆنە 7 ملیۆن نیوی ئاویە کە ئەوە شوێنێکی باشی کشتتوکالیە کە دانیشتنمان کرد هەردوو لامان گرنگیمان بەلایەنی ئابووری و بازرگانی هەردوو ناوچە کرد و لە هەفتەی داهاتوشدا شاندی ئێمە لەگەڵ شاندێکی حکوومەتتی هەرێمی کوردستان لە ڕێگای پارێزگاری هەولێر کە خۆشیان بەشداری تێدا دەبن جەنابیان لەگەڵ ئێمە سەردانی شاری ئامادی دیاربەکریش دەکەین لە وڵاتی تورکیا. ئەم پەیوەندیە توند و تۆڵی کە دروستان کردو ئەم سەردانانە هەم ئەوان دێن و هەم ئێوە سوود لە هەموو ئەو بەرەو پێشچوونانی ئەوان و ئەوانیش بە پێچانەوە دەبینن ئەمە تا چەند ڕنگدانەوەی بێت لەسەر پارێزگاکانی دیکەش ئایا پەیوەندی ئێوە کوژە و بازرگانەکانی هەولێر تا چەند توند و تۆڵە لەگەڵ پارێزگاکانی دیکەوە توانم ئەزبوونە بگوێزنەوە بۆ هەموو ژوورە بازرگانەکانی پارێزگاکانی سلێمانی هەڵەبجا بێگومان ئێمە یەکەتی ژوورەکانی بازرگانی هەرێممان هەیە کە پێک هاتووە لە شاری هەڵەبجا و شاری سلێمانی و شاری دۆکیش ئێستا نووسینگە بەتەماین لە شاری شارۆچکە زاخۆش کە ئێستاش فراوان بووە و لە شاری سۆرانیش ئەمە نووسینگەکان بکەینەوە بەڵام ئەوانە وەکو گروپێکم پێی دەرێن یەکێتی ژوورەکانی بازرگانی هەرێمی کوردستان کە هەموو پارێزگاکان لە خۆی گرتووە و ئەوانیش بێبەشنین بە تاکید و ئەو بوارانەی بەهێزبوونی ئابووری و ڕۆژانە سەردانیکردنی ژوورە بازرگانیەکانی وڵاتان و هەروە سەرمایهدار و کۆمپانیا جیهانیەکان هەمووی سەردانی هەموو ژوورەکانی هەرێمی کوردستان دەکەن و لە ڕووی ئابووریشەوە بە تاکید ئەوانیش بێبەش نابن بەڵام ئەوەش نایشارینەوە کە سەردانەکان بۆ هەولێر خۆت دەزانی وەکو پایتەختێکی هەرێمی کوردستان زیاتر خەڵک چاوی تێبڕیوە و هەروە زۆربەی زۆر سەرمایهدارەکان لەو شارە کۆبوونەتەوە و توانی وانە سەرنجی جیهان بخۆیان ڕابکێشن و لە ڕووی ئاوەدانکردنەوەشەوە لە کاتی ناخۆشی تێکچوونی لایەنی سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ زۆربەی جیهاتەکان هەتا لەگەڵ حکوومەتی فدرالی عێراقیش هەرگیز شاری هەولێر بوویتە نمونە کە هیچ ئەو بربەستانە نەیانتوانیەوە ئاوەدانکردنەوەی شاری هەولێر ڕابگرن. دەستان خۆش بێ بێگومانەوە بەرپرسایەتێکی گەورەیە ئەرکیەوە قورسە سپاس بەڕێز معروف هەرکی جێگری سەرۆکی ژووری بازرگانی هەولێر لەگەڵ مابوو سپاس بۆ ئێوە. سپاس بوو بەڕێستان زۆر سپاس.